دوا پامی من لەم شەو کە لە دوا هەفتەی ساڵی 2020 ئەوەیە کە بیرتان بێ ساڵی پار وەکە ئێستا زۆر ئەزیز و خۆشەویستە بوو لە ناوتانە بوو و لە ساڵی 2020 کۆرۆنا بردی. زۆر ئازیزی تریش هەبوو کە کۆرۆنا نەیبردو و نەخۆشی تر وای کرد کە ماڵ ئاوایی لە ژیان و ماڵ ئاوایی لە ئێمە بکە. و زۆرێکیش لە خێزانەکانی ئەمە ساڵی پارۆک ئێستا بێکەس بوون و ئێستا کەسی نوێ هاتۆتە خێزانەکانیانەوە. ئەو کەس نوێیانە دەکرێت مناڵ بن، دەکرێت بووکیان زاوا بن. تکاتان لە یەکەم ئەوەتان لە خەیاڵا بێت کە ساڵی داهات وەک ئێستا دەکرێت ئێمەش نەم ژیانە نەمابێتین. لەبەرەوە هەتا ئەتوانن بە میهرەبانی و بە خۆشەویستیەوە لەگەڵ یەکتری بدوێن، هەتا ئەتوانن پەیامی خۆشەویستی بڵاو بکەنەوە. ئەوەتان لەبیر بێ کە هەر یەکێک لە ئێمە دروستکراوی خوداین، هەموو ئەوانەمان کە ئاساین و هەموو ئەوانەشمان کە خاوەن پێداویستی تایبەتن. ئەگەر خوداتان خۆشەوێ، ژیانتان خۆش بوێ، مرۆڤتان خۆش بوێ، یەکتریتان خۆش بوێ. لە خۆمەوە دەست پێ یەکەم با هێندە تووڕە نەبین، با هێندە منمان نەبێت و کەمێک بۆ یەکتری بژین و کەمێک لە هەڵەی بەرامبەرەکانمان ببورین. تکایە تەلەفۆنەکانتان بەسەر یەکتریا دامەخەنەوە و لە بری ئەوەی کە ئاستی دەنگتان بەرز بکەنەوە، ئاستی وشەکانتان بەرز بکەنەوە. چونکە ئەوەی کە گوڵ پێگەێنێ بارانە نەک هەورە بروسکە. ئەوەتان لەبیر بێ کە مرۆڤ هەتا بەخشندەتر بێ ژیان جوانترەکە. ئەوەتان لەبیر بێ کە هەمیشە تووڕەبوون لە لاوازیەوەیە. ئەوەتان لەبیر بێ کە مرۆڤ هەموو ژیانی بریتێ لە وەرگرتنی هەناسەیەک و دانەوەی ئەوی تر. هیچ کاتێک نازانین کەی ئەم هەناسەی کە وەریەگرین فرسەتمان نابێت کە بیدەینەوە. لەبەرەوە هەمیشە کە هەناسە وەرەگرن ئارامی وەرگرن، هەمیشە کە هەناسە ئەدەنەوە ئارامی ببەخشنەوە. ئارامی بە یەکتری بەخشن، بەڵکو خوددا ئارامیتان بەسەرا بارانێ. ئەوەتان لەبیر بێ کە ئەم دنیاە هەمووی هیچە و ئەهلی دنیاش هەمووی هیچ. ئەی هیچ لە بۆ هیچ مەپێچە لە هیچ. ئەزانن ئەوەی کە لە تەمەنەمێنێتەوە چییە؟ خۆشەویستی و میهرەبانی و باقیاتی هەر هەمووی هیچ. ئەوە قەولی مەولانایە و من لە خزمەتی ئێوە عەرزەکەم و بە ئومێدەوەم کە خوای گەورە ساڵی 2021 بکاتە ساڵێکی باشتر لە ساڵی 2020 و خۆشمان دەبێت هۆکار بین بۆ ئەوەی کە ساڵەکەمان خۆشتر و ژیانمان جوانتر و ڕەنگاڵەتر بێ.